تایبەت بە ڕۆبۆتسازی و زیرەکی دەستکرد لە قوتابخانەی جیهان. بواری ڕۆبۆتسازی و زیرەکی دەستکرد هانتاییەکی بەرفراوانیان لە سەرتاسەری جیهاندا تەنیوە. ژیانی مرۆڤ بەرەو ئەوە دەڕوات هیچ شتێک بێبەش نەبێت لە کاریگەریەکانی تەکنۆلۆژیا و ڕۆبۆتەکان. کۆمەڵگەی پەروەردەیی جیهان دەیەوێت منداڵان و نەوەی داهاتوومان بۆ ئەم بوارە ئامادە بکات و خولی تایبەت بە ڕۆبۆتسازی و زیرەکی دەستکرد ڕادەگەیەنێت و ئەم هاوینە دەکاتە دەواازەیەک بۆ ئاشنابوونی نەوەی تازەی کوردستان بە بوارەکە. مامۆستای پسپۆڕ و بەتوانە وانە بە قوتابیەکان دەڵێتەوە و بە شێوازی تیۆری و پراکتیکی فێر دەکرێت.